دابەشکردنی هێلکە لە بەشە خۆراکی مانگانە مشت و مەڕی لای هاوڵاتیان دروست کردو. هەندێکیان بە گومان بوون لە بەکارهێنانی ئەو هێلکەی کە ماوەی بەرهەمهێنان و بەسەرچوونەکەی زیاتر بووە لە 3 مانگ، لە کاتێکدا هێلکەی بازرگانی تەنها مانگێک لە نێوان ڕۆژی بەرهەمهێنان و بەسەرچوونیدا هەیە. ئەم دوو هێلکەی بەدەستمەوەیە دانەیەکیان هێلکەی بازرگانیە کە لە بازاڕەکاندا دەفرۆشرێت، ئەمی تریشیان هێلکەی حکمیە کە لە بەشە خۆراکی مانگانەدا دەدرێت بە هاوڵاتیان. لەم هێلکەیاندا بەرواری بەرهەمهێنانی 5 تاوەکو 5 واتە جیاوازی نێوانیان تەنها 1 مانگە، بەڵام لەم هێلکەیاندا کە هێلکەی حکمیە بەرواری بەرهەمهێنانی 29 بەرواری بەسەرچوونیشی 29 کاتە جیاوازی نێوانیان 3 مانگە. لە پسپۆڕێکی خۆراک دەپرسین ئایا جیاوازی نێوان ئەم مانگانە هیچ کاریگەریەکی هەیە لەسەر بەرهەمە خۆراکیەکان بە تایبەت خۆراکی هێلکە؟ بە پێی تایبەتمەندێتی عێراقی هێلکە یەکەم خۆراکە کە بەهای خۆراکی زۆر بەرزە و لە پێش گۆشت و شیرەوە دێت. ئەوەی گرنگە بۆ پاراستنی ئەو بەها خۆراکیە بەرزە لە خراپبوون ڕاچاوکردنی پلەی گەرمیەکەیەتی. پلەی گەرمیەکەی لە نێوان پسپۆڕێکی خۆراکی ئاشکرای دەکات کە کەمی و زۆری ماوەی بەرهەمهێنان و بەسەرچوونی هێلکە ڕێگە پێدراوە، بەڵام شێوازی هەڵگرتنی و ئاستی پلەی گەرمیەکەی بەها خۆراکیەکەی دەپارێزێت. هەموو خۆراکێک بە هێلکەشەوە پێویستە کۆنتڕۆلی پلەی گەرمی بکرێت لەسەر هاوڵاتیان و خاوەنکار و مارکێتەکانەوەی ئەو خۆراکە چ پلەی گەرمیەکە دانرێت. بەڵام کە هێلکە ئەگەر بۆ 3 مانگ بوو پێویستە لەسەری نووسرا بێت لە پلەی 4% بۆ 10% کۆنتڕۆڵەکەێت کە ئەمەش قورسە لە هەرێمە ڕێگەمان پێناوە. بەڵام هێلکێک ئەگەر بۆ مانگێک بوو ئەتوانێت لە 11% بۆ 15% کۆنتڕۆل بکرێت. لە هەموو تایبەتمەندی عێراقی ئەم تایبەتمەندی دراوە بە هێلکە لەبەرەوەی کیمی غیزایی بەرزە و شتێکی تایبەتە. بەشێک لە هاوڵاتیان تەبەقە هێلکەکەیان لا بریکارەکانی خۆراک وەرگرتووە و بەشێکی دیکەشیان بەهۆی گومانەکانیان لا کوالێتیەکەی هێلکەکەیان وەرنەگرتووە. وەڵاهی وەرمان گرتووە باشیش بووە، کێشەشی نەبووە لە هیچ بوارێکەوە کێشەی نەبووە. چاک بۆ خواردووشمانە احتیاجی وەکو هێلکەی تر بووە. هێلکە لەو خۆراکانەیە کە خەڵکێکی زۆر ئارەزووی خواردنی دەکەن، چونکە تەندروستە و کالۆریەکی کەمی هەیە و پزیشکان ئامۆژگاری هاوڵاتیان دەکەن کە بەلایەنی کەم ڕۆژی جارێک هێلکە بخۆن بەهۆی سوودا زۆرەکانی و لەو جۆرە پرۆتینانەیە کە پێویستی لەش پڕ دەکاتەوە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.